دەکرێت لایەنەکان یاخود ئۆپۆزیسیۆن زۆر جار ڕەخنە بگرن یاخود گلەی بکەن لەو کارانەی کە باش ناکرن، بەڵام پرسیارەکە ئەوەی ئایا دەکرێت لەسەر چاکسازی لەسەر کارێکی باش کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ دووبارە ڕەخنە بگرن بۆچی؟ لە میوانەکەم دەپرسم بەڕێز حەسەن جەباری شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە سلێمانی میوانی منە. کاک حەسەن زۆر بەخێر بێت بۆ کوردستان 24. ینی دەمێت تۆ بڵەمەم سیاسەتە تا چەند ڕاستە کە تۆ بە باش و خراپ یاخود بە چاکسازی و بە هەر کارێک کە دەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنەکانی دیکە زەربی لێ بدەن بڵێن ئەم کارە باش نییە یاخود بە سیاسی بکەن؟ زۆر سپاس. دیارم بابەتێکە چەند ڕەهەندێکی بەڕاستیێمێ لەسەر ڕەهەندەکانی بوەستم زۆر بەوردی. یەکەم ڕەهەندی ئابووری، دووەم ڕەهەندی ئیداری، سێەم ڕەهەندی سیاسی. ئەوانەی کە ئابووری ناسن باش لەوە تێگەن کە پێداویستی هاوڵاتیانیان پێداویستی خەڵک کۆمەڵی پێداویستی سەرەکیە و زەڕورە بۆ معیشت کە ئەوەش بریتیە لە نان، لە ڕۆن، لە چا، لە شەکر و ئێستا وەسایلی کەش هاتۆتە پاڵی مۆزوعی نرخی بەکارهێنانی تۆڕەکانی کۆمەڵایەتی کە ئینتەرنێتە. ئەبێم ئەمانە دابیم کرێ بۆ هاوڵاتیان. پێم وایە ئەم هەنگاوی کە کابینەی نۆناوێتی لە ڕووی ئابووریەوە 100% لە خزمەتی هاوڵاتیانی کوردستانە و ئەوەی سوودمەندی یەکەمە تایە هاوڵاتیانە. دیارە هەر حکوومەتێک هەر حزبێکی سیاسی کە کارەکە واگاتە دەسڵات بۆ ئەوە ئاگاتە دەسڵات کە خزمەتی هاوڵاتیانی خۆی بکە. بۆیە پێم وایە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەوەیە زۆر سەرکەوتووە، زۆر موفق بووە کە خوێندنەوەیکی وردی و شایستەی بۆ ژیانی خەڵک کردووە. زانێتی خەڵک ئەم فترەیە لە ژێر فشارێکی گەورەیە و ئەو فشارە هەموو لایەکمان نەزانین کە حکوومەتی عراقی ئەم فشاری خستۆتە سەر هەرێمی کوردستان کەوی موچەخۆران خۆتە زانیەوە 3 مانگە نەدراوە و ئەگەر بێت تۆ نانی بۆ هەرزانکەی وەسایلیکەی بۆ هەرزانکەی دیارە دەوری خۆی بینێ. ڕاندێکی کە باسم کە ڕەهەندی ئیداری سەرۆکی حکوومەت کەیت بە وردەکاری بڕیارەدا دیارە بڕیار لە ڕووی ئیداریەوە کۆمەڵی خاڵە کۆمەڵی وردەکاری تایە. یان هەر لە وردەکاریانە بۆمان دەرەکەیکەم حکوومەتە جیاواز لە کابینەکانیکەی زۆر وردەکاریەکە بۆ ژیان و گوزەرانی خەڵک و لەو سکتەرانە ئەکۆڵێتە کە ڕاستەو خۆ تەماسی هەیە بە هاوڵاتیانەوە. ئەگەر تەماشاکەین یعنی حتاگو لە مۆزوعی ئەوانەی سەرجادەکان کە ئیشەکەن و کارەکەن دیسان سەرۆکی حکوومەت هاوکاری کردن، پشتیوانی کردن و باسیەوەی کرد کە قبول ناکە لە هیچ کەسێک تەجاوزی سەر ئەوانە بکەکەواتە یعنی ئەوەی کە ئەیبینین مرۆڤ و هاوڵاتی کورد شەق و سنتەرە لای ئەم حکوومەتە خزمەتکردنی هاوڵاتین بە هەموو ڕەهەندەکانیەوە گرنگەوە. لە بەرژەوەندی کێیە کە چاکسازیەکان ناشرین بکرێن لەبەر چاوی هاوڵاتیان، هەرچەندە هاوڵاتیان زۆر لەوە وشارترن کە بە چاوی خۆیان دەبینن، ینی هەرزانکردنی نرخی نان کە پایەی ئەساسی ینی هەر وڵاتێکە لە ڕووی ئابووریەوە، ینی پەیوەندی بە قوتی هاوڵاتیەوە هەیە. خۆیان ئەوە دەزانن کە ئەمە کارێکی باشەیان نا، بەڵام لە بەرژەوەندی کێەوەی کە ئەمە ناشرین بکرێت؟ بێگومان ینی ئەو راپۆرتەی کە ئێوە کردان کۆمەڵێک لە هاوڵاتیان قسەیان کرد زۆر بە دەقیق دەستیان خستە سەر ئەو گرفتانیا و کێشانیا ئەو لایەنانی کە پیان خۆشە بەو شێوەیە. بەداخەوە خۆمان نەزانین هەندێک لایەن بەناوی معارەزەوە کە پیان خۆشە هەمیشە ینی کارە چاکەکانیش زۆر جێگەی پرسیارە ینی کاری چاکە خەڵک هاوڵاتی هەستی پێکاو لە بەرژەوەندی گشتیایە. ینی بەڕاستی نابێ ئەو لایەنەی کە خۆی بە ئۆپۆزیسیۆن نزانێت لە هەموو هەوڵەکان لە هەموو هەنگاوەکان لە هەموو ئاراستەکان کە خزمەت بە هاوڵاتیان کرێ ئەو بێت سەنگەر بگرێ. یعنی ئێمە بینیمان پار ئەگەر تەماشاکەین کە کاتێک هەر بینە سەر بەراوردێک پێی نەوت کەمێک درەنگ تەوزیعکرایان درەنگ دابەشکرا ئاگامان لێ بوو چەند تەنکەرێک نەوتیان تەوزیع کرد و بانگەشیان بۆکە کە حکوومەتی هەر ئەم ساڵ حکوومەت بڕیارێکی زۆر وردی دەرکردو بڕیارەکانی زۆر جێگەی یانی دەستخۆشیە بە تایبەتی لە شتە پێداویستە گشتیەکان. یانی لەم وەکو باسم کە و فشاری لەسەر هاوڵاتیان هەیە هات سەری نان و سەمونوانی وای لێ کردووە کە لە خزمەت هاوڵاتیان نابێ 1-2 مۆزوعی نەوت ئەم ساڵ
زووتر دابشکرا باشتر دابشکرا زووتر گەشتە ناوچە شاخاویەکان ئەو شوێنە یان کەواتە ئەمانە هەمووی هەنگاوی چاک بۆیە ئەو لایەنەی کە ئەوێ بەڕاستی چاوەشەکاری بکە دڵنیام لەوەی خەڵکی کوردستان باش بەرژەوەندیەکانی خۆی ئەزانێ و دڵنیام ئەزانێ هەنگاوەکانی حکومەت هەنگاوێکن لە خزمەتەوەی بۆیە پێم وایە معارزا بێ بەخۆیان بچێتەوە ئەوەی خۆ بەخۆی ئەڵێ ئۆپۆسیۆن نابێت لە پێناو ئەجندەیەکی سیاسی لە پێناو ئەوەی ئیش بکات لە ئێستا بۆ هەڵبژارنەکانی ئایندەی کوردستان ئەو چاوەشەکاریە دروستکە ئەکرێ ڕەخنە هەبێ ئەکرێ تێبینیە بێ ئەکرێ سەرنجە بێ ئەکرێ قسە لەسەر کەم و کوڕەکان کرێ بەڵام بەڕاستی چاوەشەکاری ئەوە ڕەنگە کارێکە ڕەفتارێکە نەشیاوە بۆ ئیستای خەڵک کە ئیستا خەڵک وریایە وشیارە تێگا یان لە هەموو معادلەکان تێگا بۆیە بیستم باسی ئەوە کەم کەوتم کۆمەڵە ڕاهەندیە ڕەندا ئابوووریەکەم باس کرد ڕاهەندە ئیدارەکەم باس کرد کام کابینێ زۆر وردەکاریەکە ئەچێتە ناو ئەو تەفاصیل ئەو وردەکاریانەوە کە خەمی هاوڵاتیەکە خەمی خەڵکە لە چەندی پێکرێ ئەیکا مەسەن لە مۆزوعی هەژماری من ئەوەی بۆ فەرمانبەران بوو لە مۆزوعی دابشکردنەوە لە مۆزوعی ڕێگەوبان لە کۆمەڵی زۆر گرنگ لە خزمەتی هاوڵاتیان نابێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ینی بڕیارێکی ڕاستەوخۆ نەبوو بەڵکو پێشتر کاری بۆ کرابوو بڕیارێکی ئەوە نەبوو کە بڵێ بەبێ پێشینا بڕیاری لەسەر بدرێ لە وەرگرتنی گەنم لە سایلۆکان لە کارگەکانی ئارت ینی دوجار گەیشتە ئەو بڕیاری کە دەتوانن ئارت ینی نان هەرزان بکەن ئەم وردەکاریانە لە کارەکانی حکوومەتی هەرێم وەکو شرۆڤەکارێک چۆن بینن بەتاکید باسی ئەوم کرد لە بڕیاری ئیداری ئەگەر تەماشایەکی کاتێک سەرۆکی ئەنجومەنی وەزیران یەت بڕیار وەرەگرێ لەسەر مەبنای کۆمەڵێ پێدراو یانی واتە وەزارەتی بازرگانی بانەکە بزانە چەند ئەکرێت و شوێنەکانی کە پەیوەندیدار بەم کارە کە کۆمەڵی خاڵن کۆمەڵ ڕێوشێندانێت چەند ئەکرێ غاز تامین کرێ بە ساڵێکی گونجاو بۆ نانەوخانەکان چەنەکرێت مەسەلی کارەبا لە ساعت چەندیان پێ بدرێ ئەمانە هەمووی وردەکارین یانی لەبەر ڕۆشنایی کۆمەڵی وردەکاری ئەگاتە ئەو بڕیارەی کە زائیدەن ئەوەی کە باسم کرد لەگەڵ ئەوەی کە ئیستا بەڕاستی فشارێکی زۆر هەیە لەسەر هەرێمی کوردستان و فشارەکان من حەزەکەم ئەمە بڵێن بە هاوڵاتیانی کوردستان فشارەکە فشارێکی سیاسیە ژنە فشار نییە ینی بۆ نمونە ئەگەر بڵێن ئیسا حکوومەتی عێراقی پارەی نییە حکوومەتی عێراقی میزانی هەیە پارەی هەیە ئیمکانیاتی هەیە نەوت لە ئاستێکی باشە ئەفرۆشی و ساڵێکی زۆری هەیە یان کە موچە نادرێ بە خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم ئەوێ پلانی وردی هەبێ بۆی و فشارانە کەم کاتەوە خەڵک کەمێک ئاسوودە بێ ئەبێ لایانی ئۆپۆسیۆن لەم خاڵەیە هەر نەبێگە دەستخۆشیش نەکا بێدەنگ بێ یان بێدەنگی هەڵبژێر کام هەنگاوە باشەی کردووە حکوومەت ئەکرێ لە بواریشکە لە سکتەریشکە ڕەخنە هەبێت تێبینیە بێ سەرنجیە دەستخۆش زۆر سپاس دەکەم بەڕێز حەسەن جەباری شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانی سلێمانی کوردستان 24 لەگەڵم بووی.